وەکاتە باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە لە بەرنامێکی تری دیالۆگدا. ئازیزان، دوێنێ ڕۆژی یەکی ئەیار بوو. ڕۆژی یەکی ئەیار لە زۆربەی وڵاتانی دنیا وەک بۆنەیەکی تایبەت بەڕێوەچێ. لە بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا ئەو ڕۆژە وەک ڕۆژێکی تعتیلی ڕاگەیاندراوە و چینی کرێکار ئەو ڕۆژەی بەسەر ساحبکار و بەسەر دەوڵەتەکان ئاگا سەپاندووە کە ڕۆژێکی تعتیل بێت. لە وڵاتی ئێران ئەو ڕۆژە هێشتا هیچ کە تعتیل نییە، بەڵکو کۆماری ئیسلامی هەوڵەدا بە دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی کرێکاری و فشارهێنان بۆیان ئەو ڕۆژە بەڕێوە نەچێت و ئەو یادە نەکرێت و کرێکاران نێنە سەر شەقام داخوازەکانی خۆیان پێشکەش بە ساحبکاران و بە دەوڵەت بکەن. لە وڵاتی سوێد بەڕۆچوونی ڕۆژێکی وەکو فەرهەنگێکی کۆمەڵایەتی لێ هاتووە. بەخشێکی زۆر لە هەڵسوڕاوانی ئێمە لە دەرەوەی وڵات کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لە دەرەوەی وڵات لە ناو اتحادیەهای کاریگەریە هەڵسوڕاون و جێگە و پێگەیان هەیە. یەکێک لەو هەڵسوڕاوانە هاوڕێی خۆشەویستم کاک عەباسی گەوێڵیە کە داوەتمان لێ کردووە لەو بەرنامەیەدا بەشداری بکات. هەڕێ عەباس گیان و کاتت باش و خێربی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس هاوڕێ مەحیامی، سڵاو بێژم هەیە بۆ تو، بەتایبەت سڵام هەیە بۆ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس. زۆر سپاس هاوڕێ عەباس. ئێوە ئەندامی کومیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمونیستی ئێرانن و لە هەمان کاتایەکی لە هەڵسوڕاوانی اتحادیەی کۆموناڵن یا شارەداری ئەگەر بڵێن بە فارسی. پێم خۆشە خۆتان باس بکەن بۆم کە لەکەیەوە لەو اتحادیە هەڵسوڕاویتان دەست پێ کردووە و جێگە و پێگە و چ مۆقعیەتێکتان هەیە لەو اتحادیەدا. ئەگەر تاریخ فعالیت ناو اتحادیە باسکەم زیاتر نیمە ئەفرەوێتە مەبارزە لە ناو اتحادیە کرێکاریە. من لە ڕۆژ ئەوڵک هاتم لە سوێد لەخەر لە بەکارکردووە لە بەخشان مختلفە ئەوە لە اتحادیە مەسەوەت لێدا بووم. دوای وەکارم ئەوە کرد ئەران حدود 20 ساڵە وەکو ڕانندەی ئۆتۆبوس لە سوێدا لە شاری ستۆکۆلمە. هەر لە ماوەی 20 ساڵی چاپ عضو اتحادیە کۆموناڵ بووم. ئێستا اتحادیە کۆموناڵ اتحادیەکی زۆر گەورەیە، ئەوە کە من مەربوطە ئەوانە بەشی ئێمە سێکشن یا بەش بەخەرە حەبێتێ لێمە لە ئۆستۆکۆلمە تەقریبەن 20 شعبەمان هەیە کە من یەکی لە شعبەکان لە کارەکەم وەکو لەسەر کارەکەم وەکو نمایندەی کرێکاران وەک لە چارتی سازمانی بامتریچەوە ئەومە عضو هەیەت ڕئیسەی منتەقە. لەخەر 20 ساڵە وەکو نوێنەری کرێکار وەکو فعالی کاریگەری ناو کۆموناڵە تێکۆشان و ئێدامە هەیە کارەکەم. باشە بە بینەرانی دیالۆگ ئاگدار بن. اتحادیەی کۆموناڵ چ بەشهایەک ئەگرێتە بەر لە وڵاتی سوێد و تعدادی ئەندامانی چنێکن؟ ئایا یەکێک لە اتحادیە گەورەکانی سوێدا یاکو چونکی اتحادیە هەیە زۆر بچووکە، مەسەلەن اتحادیەی ترانسپۆرت یەکێک لە بچووکترین نەتوانم بڵێم بچووکترین اتحادیەکانە، بەڵام مەسەلەن کۆموناڵ و دیارێکی اتحادیەکی گەورەیە. اتحادیە کۆموناڵ تقریبا ساڵ 1910 تقریبا 111 ساڵە تشکیل بووە. کۆموناڵ گەورەترین اتحادیە کرێکاری سوێدە و گەورەترین اتحادیە تشکیلدانندە اتحادیە سەراسەری سوێدە. ئێمە تقریبا لە سوێدا تقریبا نزیک بە 600,000 عضومان هەست. تقریبا لە خۆ لە ئۆستۆکۆلمە کە من لێرە فعال لێرە 86,000 عضومان هەیە. لەو بەشا کە من خۆم کارەکەم وەکو 20 شعبەین، ئێمە لەکی لە شعبەگەلینە شعبەکە من تقریبا 5,600 نەفەر عضومان هەیە. ئێوە بۆ خۆتان کارتان چییە؟ من بۆ خۆم ڕانندەی ئۆتۆبوسم لە بەش ئۆتۆبوسان لە کارەکەم. ئەوە کە پرسیارەکە دەبوو ئێمە لە چ بەشێکا بەخەرە ئازاما هەیە
فعالەتەکانمان چۆن ئەوانە کۆمەناڵ بەشی وەکوێنە خەدەمات کارەکەن لەم بەش خەدەماتە تواو خەدەمات شاید حساب بخەر لە مثلا پەرستاران بیمارستانان مادکوتەکان مەدارس خانەی ساڵمەندان فەزای سەوز شار مەکانیک ڕاندەی ئامبولانس تواو ئەو مەزە ئەو کارگەران کە بە بەشی خەدەمات ئەگەر ناو شارێکان کشوەرەکە بەخەرە کۆمەناڵ ناوانە لە ستۆکۆما عۆزبی هەست. بەڵێ زۆر باشە بەڵام کەماکان ئەم اتحادیای کاریگەریە زیاتر تحتی تأثیری حزبی سوسیال دموکراتن وانە؟ من ئەتانم بێژم تایسە وا بووە بەڵام ئەلان ئیسا وەزەرەکە جۆری تری پیاتووە ئەمە ئەزانیم دەخەرێت حزب سوسیال دموکرات لەو چەندین ساڵ گەرن بۆ دواوە زۆر لەو خەتەکە وەکو حزبی کرێکاری معرفی کراوە لای داوە ئەلان ناڕزایەتی لە حزب سوسیال دموکرات وەکو حزبی کرێکاری زۆر بووە بەشێکیش بخە نمونە بێژ بخەن لەو مەسەلە ئەوکە ئەلان بین چینی کرێکار و حزب سوسیال دموکرات وەکو سازمانی وەکو تشکیلاتی کرێکاری یا وەکو سازمانی سیاسی کرێکاری ئەوە جیای کۆتووە نمونەکانی بخەوە کە لەسەر ئەو گەردش بەڕاستە سوسیال دموکراتەکان و ئەوە کە جوابگوی مەسارەی کرێکاری نەبوون مانافە کرێکاریان لە سیاستەکانیان لە بەنامەکانیان بە ڕۆشنی نیشاندا کە بخەرە فاسڵان گرتووە لێ یەکی نمونەکانی ئەو بوو کە بۆ خۆی لە کۆمەناڵە شڕۆ بوو ئەوە کە مثلەن جاران مثلا بۆ مەسەلەی انتخابات و یا هەر مەسائلێ تر کۆمەناڵ میلیۆنها کۆرۆن تەبلیغات و ئەملاولا مثلا کۆمەک هەزینەیەدا بە سوسیال دموکراتەکان ولی ئێمە ئەنزیک چەند ساڵێکە ئەومانە واقعا قەت کردووە یعنی کرێکارەکان سوێد ئامادەی ئەوانە بوو کە بەخەرە نا سوسیال دموکرات سازمان یا حزبی کرێکاری واقعا نییە ئێمەشی بۆ خۆمان بەخەرە بە جۆرێت خۆمان متشەکلکەینەوەوانە بانکی ئەلانش هێشتا لە سەرەوەی کۆموناڵ لە مەرکزیەت کۆموناڵە بێژم بخەرە وەکو مانعێ بۆ فعالیت و کار ئێمە سوسیال دموکراتەکان واقعا هەن الان بۆ هەر مەسالێ پێش دێتە ئەوانە مثلا بۆ نمونە لەسەر مەسەلەی جنبشکردکاری ئێران من بۆ خۆم مشخصا نمونەم هەیە کە بارها لەسەر مەسائلی مختلف لەخەرە باسم کردووە مثلا لەسەر مەسەلەی جنبشکردکاری ئێران لەسەر زیندانیانی سیاسی لەسەر فعالی کرێکاری ئەشێ من نەخشمان بێت نەو ئەساسنامەکەیتمانە نووسراوە کە بەخەرە ئەشێ نەخشمان بێت ئەوانە بەروی مەرجی و دەروی مەرجی ئەوانە وەخت کەنهات لە کۆمەناڵە لەلای خۆمانەوە وەکو ئەفرادی کە مەسئولیەتمان هەیە لەسەرەوە ساق بووین ئەشێمە پشتیوانیکەین بەڵام وەختی بە مەرکەزیەت گەیشتووە کە بەدەست سوسیال دموکراتە بووە وتانە ئەوە مشکل ئێمەنی مشکل بیرونەت ئێمەس و مشکلێک نازانم مەجلیس و نازانم وەزارەت ئومورە خارجشتاکە کە مەسەن دەسوپال ئێمان بەستووە یعنی بەستوو وەلی ئەلان ئەگەر ئشارەکەم بە نمونەهایی کە بوومانەوە موفق بووین واقعا لەسەر مەسەلەی مشکلەکانی ئێران کۆمەناڵ ئەگەر تلڤیزیۆنەکان کۆمەڵە حزب کوردستان فەشا کردوێت بارها لەسەر مەسائلی مشکلەکانی ئێران نەزەری داوە پشتیوانی کردووە باید سوسیال دموکرات لە مەرکزیەتدا مخالفەتیان کردووە. بەڵێ ئێوە باسیوەتان کرد کە زۆر جار هەوڵتان داوە کە دەنگی کرێکاران لە ئێران بە هاو چارەنووسەکانیان لە دەرەوەی وڵات بە کرێکاران لە دەرەوەی وڵات بگەێنن. پێم خۆشە پێش لەوە تەبعاً بینەرانی تەلەڤیزیۆن ئاگدارن کە لە ئێران پێکێنانی ڕێکخراوی کرێکاری مەمنوعە دەوڵەت بۆ ئەوەی کە خۆی لە سازمانی بینەرملەلی کاردا سازمانی نێودەوڵەتی کار بناسیێنێ بڕێک ڕێکخراوی زەردی دروست کردووە کە تحتی کۆنتڕۆڵی خۆیان و زیاتر دەوڵەت دەسەڵاتی بەسەریا هەیە یا سەیطرە بەسەرا هەیە بەڵام پێکێنانی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری لە ئێران هیچ ئیجازەیەکی پێ نادرێ و مەمنوعە ئەگەریش کراوە ڕەهبەرانیان یا ئەوانەی وە لەو زەمینا کاریان کردووە زیاتر کەوتونەتە ژێر ئازار و ئەزیەت و زیندانی کراون و بەشێکیان ئێستش توان بڵم هەر لە زیندانان و تحتی تاقیب بوون و
و بەتاخە وەزیەتێکیا بۆ سوورەتەیە ئێوە لە دەروێ وڵات چ نەتوانیتانە بۆ ئەم مەوزوعە کار بکەن و ئەوە ئایا هەرمەربوود بووە بە کومناڵ یا بەقیەی ئتحادیەکانی تر ئەوەنەکە بەش اتحادی کۆمەناڵ هەرەگەێتەوە بخەرە ئێمە هەمیشە سایمەکرد بە هەم من هەم ڕەفەقەکان تێرێکە بخەرە جزء تشکیلات ئێمە واقعاً مەسالە جنبشکلێکاری ئێران بان مهم بووە سایمان کردووە لەو اتحادیگەرەکە عضوین ئەوانە وەکو کەسگەرێکە اطلاعاتمان هەیە لەسەر مەسەلە جنبشکلێکاری ئێران لەسەر فعالینە کرێکاری ئێران چۆن بخەرە ئەزیێت و ئازا قرارێک زیندانیە کردێن مسألة جنان مسألة كول برام فأنازل بحد زياي واخر فريق اطلاعات من داوة باتحادية كانوا بكريكاران محل كارمان وكم بومان مهمة وبوكريكار إيريج مهمة وانا أو كان لك اطلاعات أداء قابل اعتماد به يعني إما واقعا بحد ضغط آسان نبو قبل خلوك فعال كريكاري وقت المسائل الكريكاري إيران باسكين وكو كسي بك بدخله اطلاعات ما هي وقابل اعتماد اشتاي كايجنبيان يعني انا كومنال بقى حازنيه بوجر بحر كسي بدخله مسائل لسان مسائل جنبش كريكاري إيران باسكات اوانا فوري بالميديا خويا يا بدخله وكو امزاي كومنال لبايا بيت فوري اكثر من نشابات ببخشە کاک عباس قسەکەت قەتەکەم مەبەستی تۆ ئەوەیە کە ئەکرێ کۆماری ئیسلامی لە ڕێنگەی هەوکارانی خۆیەوە لە دەرەوەی وڵات بەنەوەیەک هەر تەسیر دابنێ و تەسویرێکی تر لە کۆماری ئیسلامی لە لای کرێکاران لە دەروەی وڵات بدان مەبەستت ئەوەیەرێ بۆیە ئاوا مەحدودێتیان بە وجود هێناوەرێ دقيقة جمهورية زور سعيد مثلا نمايند هاي كبكون نمايند كريكاري بودري ولا بملا ولا أن ريت بخلت شهريت اللي خوي نشان بعد أوانا بخلا أو كإما بجوري الباسكين جمهورية سعيد معرف فكر أوان تين بجوري القانون معرف فكر أوانا تناقض كبدخل كومونال احتياجي هذا اتحادي كاريجري يا هالجمع كاريجري احتياج بخلا أو كانال بخلا بناسيته اعتماد بكذا من يجمع الآن بتابل السعودة واقعا كسب يكون الجمهورية الإسلامية بيت ولسه مسائل الرفاه كريكاري ونظام آزادي البيان وأنا قصدك الآن تندرم كومنال مثلا زاد كانت دخلت فكرة كذا اعتمادتين عقد معلومة أنظامي قبل خارج الجمهورية الإسلامية الجميع قبل حق نظام إنسان كان برسل بالناس نظام كريكار نظام أزيلنا كفعل كريكاري نبي زنداني سياسي نبي دوان نظام زنداني كان إيران كل زنداني سياسي الآن كومنال فوق بين خلق السعود وكريكان السعود أو اللي إطلاعين هي واقعا باشە واقعا ئەو ماوەیەکە ئێوە لەو بابەتەوە هەڵسوراوتان هەڵسوراون و دەنگی کرێکارانی ئێرانتان بە کرێکارانی دەروەی وڵات گەیاندووە تەسیراتەکەی چی بوو ئایا توانیوێتی ببێ بە فشارێ بەسەر کۆماری ئیسلامیەوە امیدوار بابي مثلا تواشرت في مثل برنامجات تلفزيون كومال واحد كومونيست ايران بالخير بمعنى مثلا كسابكو سخن كوي هيئه رئيسه مثلا بشكل ايما و كومونال سراستريج مثلا مسائل مختلفه دخل بيامهم بستجيان دا وقسان كل جمهوريه الاسلاميه محكوم كل بخير ايتوب ادامه كاري اول تشكيل بخير اشياء ادامه بين بعض زياده ادامه بين بخير او هاو بستدي او انا كدخل باس كانوا لنابي او دخل زياده البيت وانا الان بو اقعد اجرب بيجم وتواصل مثلا اما السعودة كومونال كونغريهس يكي لو بحث كان قرار بيش الدستوري معرف فكر جيت من وقت قلت له دستور مسائل المشكله كاري ايران وكومونال ثاني شن نقشي كي بيت او انا دخل اللي يقصكين كومونال بمي اجازه او كاريشي داوا قبل ان تشقلب اصلا بحس الاستجابة المقاطعة كانت الحل أن تعني بريء بخلال كاش كان ولا عنكم النار أو وقت من الدعوة مثلا مسألة جنبش كريكاري إيران كول بران مسألة جنان معلمين اعتراضات اجتماعية كان على إيران هي أو على سواء شخص كان إطلاعات ذاتية بكون قريبين حتى ما تكون قريب بخلال أكثر من نشان ذا بوم محكوم في الجمهورية الإسلامية باشە من پێم خۆشە ئێستا کە ئێمە لەگەڵ بینەران قساکەین بەڵام لە هەمان کاتدا بەشێکی زۆر لە هەڵسوراوانی ئێمە لە دەرەوەی وڵات چاو لەم بەرنامەیەکەن هەڵسوراوانی ئێمە لە دەرەوەی وڵاتە بێت چی بکەن بۆ ئەوە لە شوێنی کاریانە
کرێکارانێک کە هاوچینیان بێکۆ کارەکان زەحمەتە کێشن باوەڕیان پێ بکەن و ببن بە پشتیوانیان و هەرو جۆرەوە ئێوە بخۆتان ئاماژەتان پێکرد ئێوە لە کنگرەکە وەخت کاتیان پێدام کە لەسەرەوە زیێتە قسە بکەن هەڵسوڕاوێکی کۆمەڵە یا حزبی کۆمونیستی ئێران لە دەرەوەی وڵات ئەبێ چۆن بتوانێ ئەو موقعیەتە پیاکایە ئەو جێگە و پێگەیە پیاکە کە اتحادیهای کارگەری باوەڕی پێ بکەن و لەسەری حساب بکەن ئەگەر قسەیەک یا شتێکی هەیە بتوانێ قسەکەی بچێتە جێگە کاکمەحی ئاوایە بسن لێرە مثلەن ئەوانە کە هەر کەسێ هەر مەسالی مەترحکات و فۆری بەش پشتیا خەت بەسن و پشتیبانی لێکەن و ئەوانە سەر بەسن ئەگەر تۆ لێرەگەر ئەقدامات دەکەیت مەسالی مەترحکەیت حرەکەتێک بەڕێخەیت ئەشێ خۆت یەکی لەوانە بی یەکی لەو کرێکارانە بیت و لەخەرە لەبێنە حزور تەسووە قابل ئاعتمادی من بخمەگە لە ڕۆژ ئەوڵە گەرێک باید لەسەر مەسەلەی جنبش کرێکاری ئێران و نازانم پشتیبانی کۆمۆنال لە کرێکاری ئێران قسەم کردایات بەلەو خۆم بناسێنم واقعاً بۆم سەخت بوو و الان لێرە بۆ ئێمە بۆ هاوڕێیانی ئێمە لە تشکیل لە وڵاتکردنی نەخشیان بێت ئەوانە ئەوەیە ئەوەڵ خۆیان یەکی لەو کرێکارانە بن کە بەخەرە لە سوێدا مەسەن کارەکەن من ناتوانم وەکو فعالی سیاسی چون بۆ نازانم جێگەهای تر محلهای کاریگەری تر کە بەخەرە نامناسن لەوێ کارم نەکردووە فعالی سیاسی کەم ئەوانەوە پشتیبانی کرێکاران ئەو منتەقە لە کرێکاری ئێران دەرکەوانە شاید بێ حەسەخت دەبێت شاید بتوان بە ڤیدیۆ کلیپ‌هایی کە مەسەڵەن لە ئێرانەوە هەستن بە ئێستلاح لە حرکات ئێعترازی ئیطلاعاتی بدەم ولی ئەوە کە گەرەکم بێ نەخشم بێت و گەرەکم بێ بەخەر پشتیوانی ئەوان جەرکەم ئەش من خۆشم یەکی لەوان بم من الان لەسەر کارێک خۆم مەسەڵەن بۆ خۆم بێ حەد ڕەحەتە چون دوای 20 ساڵ فعالیتەوانە ئەم ناسن ئەسەن لە بەشەکاتە گوتمانان لە مەسەڵەن لە ستۆکۆمانە 20 بەشی 20 شعبەی لەم 20 شعبە بەخەر بەخاتر فعالیتامە ڕەنگیشتیان ئەم ناسن واخان بە هەر شعبێ مەراجعەکەم مەسالی مەترحەکەم بەخەرە یعنی وەکو کەناڵی قابل اعتماد اعتمادەکەن وەختی ئەو اعتمادەک بخەرە جەذب و ناسرایت ئەوانە خوشبەختانە فەدای مەجازی و بەخەرە کەناڵهای ارتباطی لە ئێران و بێحەد زۆرە ڤیدیۆ کلیپ هەر ڕۆژە مەسەڵەن لەسەر مەسالی کرێکاری دێت مثلا من هەمیشە لەسەر کارم کارگەر نیوز مەسەڵەن پێ تواشاکەم ڤیدیۆ کلیپ تێ بە هاوکارەکان نیشان دەم بۆ بەخشەکەی خۆمان ئێنێرم بۆیان یعنی ڕۆژمەرە وەکو کارێژی ئوبداتێراکردین ئەو ڕێفەرەکان خۆم لە ئیتحادیە کۆموناڵە یعنی بۆ جۆرە بەخەرە کەس بە ئەعتماد کراوە و ئەتوانم نەخشم بێت هاوڕانی ئێمە تواو لە دەرەوەی وڵات هەتوان بۆ کارەکە ئەوەڵ خۆیان یەکی لەو جەماعەتە بن دوایی هەبتم ئەو ئیطلاعاتە کە بەخەرە ڕۆژمەرە بەدەستمان ئەگەێت ئەتانێ وەکو ماتریالێک لە دەستمانە بێت بۆ ئەوە ثابت کە بەخەرە لەسەر مەسائل ڕۆژ مەسەلەی جنبش کرێکاری نازانم بگیر و بند فعالین سیاسی فعالین کاریگەری نازانم الان مثلا لەسەر مەسەلەی ئەوەڵمامە ئێمە ئەمانزاری پێشبینی ئەوەشمانە ئاکرد کە حتممە شروعەکەن بە ئەوە فعالین ئەوانە کە ئەتانین نقطە خەت بکە بەخەرە ئەوەڵ مامێ سازماندەوانە حتمما دەرسیان بۆ دۆستەکەن هەر وایش کرا اتفاقا ئەمە لەسەر ئەم مەسەلە بگیر و بند ئەوەڵ مامێ خۆمان لە خۆت سێکشنێکمان هەیە ڕێسەکەمانە جەلسەیەکمان بوو جەلسەی سێکشن بوو فەقەت سیرسە خۆمان بوو سیرسە ناچێکێن هەیە ڕێسە خۆمان بوو هەیەت مدیرە مدیرە باڵێ لێنە مەتام کرد ئەوەڵ مامێ نزیکە حتمما خۆتان پێ دەم جمهوری ئیسلامی شڕاکە بگیر و ببن دوای ئەوە دوڕژ دوایەوە دوایی عکس 5 نەفەر لە فعالین شاریبانە تاریبانە ئەوانە فۆری ناو مێدیا دیمان بخەر ناو کۆمەڵەوان دیمان فۆ نیشاندا وتن تواشاکەن نەمان وادەکردن ئەوان وتیان ئێمە ئینتزامان بە حتمەوە کاراکەن وەلی تەنها شتێکە وتی ئەوان ئەوێت دقیقەن ئەشی ئەوەڵی شعارە نازانم جەماعەتێک کە بەخەرە قەرارە لە ئەوەڵ مامە گەورە بوشک کۆبنە تەشکیل بنەوانە ئازادی ئەوانە بێت جەژن ئەوەڵ مامێ وەختی ئەوان لە بازداشتا بن ئەوە جەژن نییە ئەوە بەخەرە بە جۆری تەشی تاریفی دەکەین ئەمانزانانی بەخەر ئەوە اتفاقی شەکە بێت بڵێ کاک عەباس بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی ئێمە لە دەرەوەی وڵات هەر ئەو نیگەرانیان هەیەوە لە ئەوڵەوە ئاماژەم پێکرد کە چونکی سوسیال دموکراتە و پێیان وایە ئەمە
حزبێکی ڕاستە یا لە باڵی بەرەوباڵی ڕاست ڕۆیشتووە و سەرمایەداریە و حکوومەتێکی سەرمایەداری خەریکە بەڕێوە بە وە پێشیان وایە اتحادیای کاریگەریش تقریبان بەشێکە لە سوسیال دموکراسی زۆریان نابن بە ئەندام. ئایا ئەمە ڕێگەیەکی باشە یا ئەمە ئێستا لەخەرە کاناڵێکە بۆ ئێمە لەو ڕێگەوە بتوانین دەنگی کرێکارانی ئێران بگەێنین چەنێ ئەوە هەر بۆ خودی کرێکاران لە دەروەوەی وڵات ئەهمیەتی هەیە؟ وتم مسألة سياسة ديمقراط والنقش أنه اتحادي هاي كارجالية بخباين كبازم معوا وده بالنسبة لقدرته واخن بحد كم رنج بتوا الآن بتا وك لم صارني آخرة إنسان هاي فعالية سياسية لكشور هاي مختلفة وحتى من السويد من تك جماعات زورنا آشنام يعني أوانش بخوان درك يعني كردو بخواخن حزب السياسة ديمقراط حزب كريكاري نية الآن بولجو لو كول مثلا 15 سال لو بيش لسلسلة كحصاو قال لي الآن حصاونا كنا خد كريكاران السويدي جا خد السويدي كان يشان الآن حزب السياسة ديمقراط وحزب كريكاري وخل نابي لناون ودي أوانيش الآن بيان وايا قبل الآن سازمان تشكل يا حزب السياسي كريكاري واقعا الآن للسويدات وجودي لازمة هيش كان سازمان حزب الشاب السياسة ديمقراط هي سازمان كان ترى هيش كان نمايندة جمع كريكار نين كريكاران السويد حزب السياسي خوان واقعا نية لسر أوساقا ولي أول تاتشا نازب أتوانن بالخلال بو بديناني أو بوجهوني أو حزب كريكارية إقدام كانوا أوانا يعني أنا عندي ست فقط روشن فكري كان هيا يعني النوغش تيك أمومي كبرخلال ضرورة حزب كريكاري للسويد الآن بوجود بتوانا الآن يشتكي كمبودي كبرخلال واخن إحساسك اليت بەڵێ ئێوە لە قسەکاتان ئاماژەتان بەوە کرد کە باسی دەست بە سەرکردنی بەشێک لە کرێکاران لە ئێران کراوە لە سەروبەندی یەکی مەیە ئەم دەستگیریانە دیارە هۆکاری هەموو ساڵێک کۆماری ئیسلامی لە سەروبەندی ئەوەڵی مایمەیە ئەو کارەی کردووە بەڵام لە کوردستان بە شێوەیەکی ترە ینی جیا لەوە کرێکاران دەستگیرەکرێن و ئالوانە تۆهمەتی سیاسیشیانە خرێتە پاڵ چییە مەبەست چییە بۆچی وایە ئایا مەسەلەن ئێوە چۆن نتوانن لە دەرەوەی وڵات بۆ ئەم مەسەلە هەوڵ بدەن کە پیشان بدەن ئەمانە کرێکارن ئەمانە هیچ پەیوەندیکە ئەمانە هەڵسۆراوی کرێکان هیچ پەیوەندیکیان بە حزبێکی سیاسیەوە نییە و ئەوانە چۆن ئەکرێ ئەو تاسیرە دابنن واسن کۆماری ئیسلامی بۆ زیاتر لەو شێوەیە ئەو شێوە بەکارێرێکە تۆمەتی یا تۆمەتی سیاسی بخاتە پشتی ئەم کرێکارانە لە دەروە یا حزبی بخاتە پشتی ئەم کرێکارانەوە دەست بە سەریانەکە ئەوە کە بەش کۆمۆناڵ هەڵەگەڕێتەوە بخەرە لەو سیاستگەر جمهوری ئیسلامیە کە بخەت تۆمەتایکە لە فعالی کرێکاری ئەوانە ئەدات ئێمە ئاگاداری هەمیشە بووە نازم کاورات جاسوس ئیسرائیل بەخاتر فعالیەتی کرێکاری کە کردویە شناسا ناو کرێکارانە معروفە و ئێتمادی پێکەن بە هەر جۆرەگەرێکی بخەر ئەو جەماعەتە بە جۆرێک ارتباطی تەک ئەو جەمع کرێکاریە یەک ئەو مەسار کرێکاریە جیاکاتەوە یعنی ئەو وەخت خەت و وەسڵە بخەرە قەت کاتەوانە ئەوش ئەزانیم بخەرە لێرەشا بخەرە مچ ئەوە ئاگادارین لە بخەرە هەر تۆهمەتێک هەر شتێک جمهوری ئیسلامی ئەمکانی هەیە مثلەن لە کوردستانەکە ئەو مشخصە بخەرە سازمانهای سیاسی وجودی هست کۆمەڵە وجودی هست بهترین دلیلی بۆ جمهوری ئیسلامیش ئەوەسە بخەرە تۆمەتی بخەرە لە فعالی کرێکاری بخەرە بۆچکانەکە بخەرە ئەمە حتمما کۆمەڵە ئەمە حزب کۆمونیستە ئەمە چاپە ئەوانەیە ئەوانە هەمیشە احتمال ئەومان لێدا و احتمال ئەویشە هەمیشە لە ئێدامەکاری باز ئەبێت چون بخەرە مسائل سياسي بتابع لكردستان مثلا جنبش انقلابي مدن كردستان وجود كومالا وانا بخلت باشترين دليل بو وك سبتكاني زياتر كات فعالين سياسي بتهمة وك كومالا نازانا هوادار سازمان هاي مخالف جمهوري اسلامي وانا بس باسل جمهوري اسلامي او قبل خلف اما باش اما قالت كومونال وك فعالين كريكاي للسعوديه بخلت او سعي ما كنت وإذا ماشي أدين أو مسائل تهمت كذا كجمهورية إسلامية وفعالين كريكاري وفعالين حقوق البشر معلمين أم لا ولا وتهمت هاي السياسيين اللي لا تشترك بالخلا
غير واقعي وقالك يعني أو مثلا لوت كانوا بكرة حركات اعتراضية وحركات بالحق يعني بجوري إنها حق جلوبا هو بكرة اللي أنا بو إما زود سخنية واقعا بس أو كبكم من الحلقة ريتوا لو مثلا أقعد دارك الجمهورية الإسلامية هر عن هر أمكاني كي بهر تهمتك خليت مسائل السياسية كاتي جاسوس نظام المعرفة كاتوانا بل فعاليته وفعالية كريكاري وفعالين حقوق البشر وأنا بقيت وأنا إمدي أقدر سعيكين زيادة لو يشكل عن كاركراوة أو سياسة الجمهورية الإسلامية خنصا كان البري ولاتي شو هەوڕێ عەباس ئێوە بۆ خۆتان رازین لەو کارەوە بەنسبەت کرێکارانی ئێرانەوە لە دەرەوەی وڵات دەکرێت ئەگەر پێتان وایە نەخی کەم کراوانە چی ئەبێ زیاتر بکرێ بۆ ئێمە بتوانین دەنگی کرێکاران هەڵسوڕاوانی کرێکاری نەکرد کرێکاران بۆ خۆشتان ئاماژەتان پێکردەوە معلمانن ئەوە بازنشستەکانن بەشێکی زۆر لە خەڵکی ئێرانە لەعانە لە وەزیەتێکی زۆر خراپە ئەژین بەڵام بە تایبەت کە ئێوە بە خۆتان هەڵسوڕاوی کرێکارین لە دەرەوەی وڵات چی ئەبێ بکرێت زیاتر لەوەی بۆ ئەوەی بتوانین ڕازی بین یا پێمان وایە کارێکی باشمان کردو لە دەرەوەی وڵات بۆ دەنگی کرێکارانی ئێران بە هەڵسوڕاوان لە دەرەوەی وڵات و بە اتحادیای کاریگەری بگەێنێت من اصلا او کاران تایسە کراوە بانکی مثبەتە زۆر باشە بەڵام من رازی نیم هێشتا دەتوانین زیاتر لەوە کارکەین ئەگەر مەسائل جنبشکردکاری ئێران مەسەلەی کۆڵبەران مەسەلەی معلمین مەسەلەی ژنان اعتراضات اجتماعی کە لە ئێرانە هەسە ئەوانە زیاتر دەنگ باتەوە لە دەرەوەی وڵات بەخەرە فعالیتی فرەتری گەرەکە من پێم خۆشە یا پێم وابوو مەشیە ئەلان ئەوە باید تواوە ميديا مثلا كومونال يا اتحادية فلسكة كومونال جورترين اتحادية بخير ميديا كان ينبربع الأخبار كريكاري إيران نازانم روزنامة هاي محلي بربع الأخبار المبارزات كريكاران إيران ومعلمين وكولبران ومسالك لإيران الجارية واللي بداخل هشتا أوانا النية يعني أول فعالية فرتري كذا بخير أو وزيت زيادة بناسين بيتر مسألة ومشغلة كريكاران لدروي ولاتا پێوە ببەخشە کاک عەباس پەیوەندی اتحادیای کاریگەری پێکەوە چۆنە مەسەن ئێوە کۆموناڵەوە ئیشارەتان بە فلس کرد یا اتحادیای کاریگەری تر لە ئێران پەیوەندیەکە لە چ سەتحێکایە ئێوە ارتباطاتی هیواتان هەیە کە بتوانن ڕاو بۆچوونی خۆتان بگۆڕنەوە یا اطلاعات ڕەسانێکی زیاتر لەو مەحدودەی اتحادیای خۆتان بکەن بله ما للسعودة مثلا اتحادية سراسري من هي كالأون أو بسلا تواو اتحادية هاي كومونال وفلز وترانسبورت تواو أو أنا بدخل مركزيتي هلو اتحادية مركزية لأنه بنا أتوان نقش فرق باشي كبير أجل بتوان واقعا وكو فعال كريكاري فقط لسات كومونال نبي فقط لسات ترانسبورت نبي فقط لسات فلزة نبي أوانا بشيت اتحادية مركزي لو اتاني بحد نقشي بي لو اتحادية مركزية بدخله كساس بدخله وكو نوناري اتحادية لما جلس نقشي هس لما جلس السعودة اتواني لما مجلس بدخله نقشي بالستر مثلا بايكوت جمهورية إسلامية هر سياسة تر نسبة جمهورية إسلامية بيجيت اتحادية مركزية اتاني بحد نقشي بيت يعني زيادة لك أو نقشك كومونال حسي الآن أجر بتواني أو اتحادية مركزية اتحادية سراسرية السعودية رازي كانوا بخير ونطلعات في بين بخير كجمهورية الإسلامية بوجرة كم ناس بناسين في بخير أتواني نقش بحد مهم لمحكوم كدين الجمهورية الإسلامية وبشتيوانية بربلاوتر المبارزة تشيني كريكارو بخير مساعد في كل إيران الآن جارية واقعا بانجام بيت ولي او بتاعته او هشتا بو حدا نجاش او فعالين اما واقعا اشيلهم مثلا بيكنا وبتيكوشن باي زۆر سپاس کاک عەباس من بەڕاستی پرسیارێکی ترم نەماوە گەوێ بۆ خۆتان مۆزوعەکەیە کە ئێمە لە بیرمان سوبەی شارەی پێ بکەین هاین لە خزمەتە
فقط ئەوە بێژە من پێم خۆش بوو بەخاتر ئەوەڵی ئەیار ژانی کرێکار ئەو ڕۆژە بەتەواو کرێکاران بەتابەت کرێکارانی کوردستان تەبریک بێژم و ئەوە بزانم کە ئێمە تشکیلات خارجشوەری حزب کۆمونیستی ئێران حکوومەڵە ئێمە تا ئێستا دەنگی ئێترازی ئێوە بووین و ئێدامێکی ئەدەین تا ئەو ڕۆژە کە بەدەخەرە زیندانی سیاسی لە زیندانەکانە ممنون زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەدا هاوڕێ عەباس. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگی ئەم جارە هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.